لە دوای دروستبوونی خۆپیشاندانەکان لە عێراق بارودۆخی سیاسی عێراق ئاڵۆزتر بوو بەشێک لەلایەن سیاسەکان داوای هێورکردنەوەی بارودۆخەکەیان کردووە و دەڵێن پێویستە داواکاریەکانی خۆپیشاندەران لە ناوەندە دەستوریەکانەوە کاری لەسەر بکرێت و بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت هەروەک دیاریشە ڕۆژی پێشووتر با بڵێن لایەنگیران یاخود ئەو خۆپیشاندەرانەی کە لە پەرلەمانی عێراق بوون پەرلەمانی عێراقیان چۆ کرد ئێستا بارودۆخەکە تا ڕادەیەک هێورتر بۆتەوە و مستەفا کازمیش پێیان و دەست پێشخەری خۆی گەیاندۆ بۆی کە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانی عێراق چارەسەر بکرێت دەمە لە کاتێکدایە کە دادگای باڵای فیدراڵی عێراق دەستوری بوونی بەشداریکردنەوەی جارێکی دیکەی پەرلەمانتارانی سەدری ڕاگەیاندووە و باسی لەوە کردووە لە ڕێگەی داوایە کۆ جارێکی دیکە پەرلەمانتارانی سەدر کە پێشتر دەستیان لە کار کێشا بۆ لە پەرلەمانی عێراق دەتوانن بەشدار بن لە پەرلەمانی عێراقدا بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە و هەروەها دۆخی سیاسی عێراق بەرەو کوێ دەچێت ئاباز مەحموود ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپەوە لە خانەقینەوە میوانمان دەبێت کاک ئاباز سڵاوت لێ بێوم کاتت باش بێ بارودۆخی سیاسی عێراق با بڵێن چەند ڕۆژی پێشووتر بە هۆکاری خۆپیشاندانەکان و ململانەکانی نێوان بەشێک لە شیعەکان ئاڵۆز بوو بەڵام هەروەک دوێنێ ئاگاداری کە خۆپیشاندەران پەرلەمانی عێراقیان چۆڵ کردووە پەیام هەیە بۆ ئەوەی بارودۆخەکە هێور بێتەوە خوێنەوەی بەڕێستان بۆ ئەم بارودۆخەی ئێستا چییە؟ سەلاو ڕێزم هەیە بۆ بینێرانی فرسات دۆخەکە بەداخەوە چەند ڕۆژێک بەهۆی هەڵە تێگەشتنی لایەنی تەیاری سەدری لە خوێندنەوەی واقعی عێراق ئەم دۆخە دروست بوو چونکە نەبایە ئەوان بەهۆی ئەوەی کە نەیانتوانی لەگەڵ لایەنەکانی تر پێک بێن و حکوومەتی عێراقی دروست بکەن لە پەرلەمانی عێراق دەرچوون و دواتر بینیان کە بەهۆی ئەم دۆخەوە نەیارانیان دێنە سەر گۆڕوپانی عێراقی و دەبنە خاوەنی دەسەڵات و ئەوان لە دەرەوەی پەرلەمان هیچیان پێ ناکرێت و لایەنگرانیان و ئەو حکوومەتانەی کە لە پشت تەیاری سەدرین بە تایبەتی دەراوسایەکان کە ئەوان زیاتر کارگەریان هەیە لەسەر تەیاری سەدری بۆیە بریاریاندا سەرۆکی ئەو تەیارە فشارێکی شەقام دروست بکات بۆیە ئەم فشارەیان دروست کرد بۆ ئەوەی بێنەوە ناو دۆخی سیاسیەوە بجددیەوە پارلەمانتارەکانیان بێنەوە بۆ ناو پەرلەمان و ببنە بەشێک لە حکوومەت و دەسەڵاتی ئایندەی عێراق. باشە کاگا باس دیارە دوای ئەوەی کە خۆپیشاندەران کرالی سایە دەبینی بارودۆخەکە ئاڵۆسترا و پامێک پامی لایەنە سیاسیەکانی هەم عێراق و هەم لایەنە سیاسیەکانی کورد بەشێک لە لایەنەکان با بڵێن بە تایبەتر لە عێراق داوا دەکەن کە پەیامی خۆپیشاندەران داواکاری خۆپیشاندەران داواکاری لایەنە سیاسیەکان لە ناوەندە دەستوریەکان قسەی لەسەر بکرێت و لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت. خوێنەوەی بەڕێستان بۆم هەڵوێستەی لایەنە سیاسیەکانی عێراق چی دەبێت؟ خوێندنەوەی بابەتیانە ئەگەر بکرێت بۆ ئەم دۆخە ئەو لایەنانەی کە بە تایبەتی ئەوانەی لە هەرمی کوردستان نەیان توانی بوو بە جوانی دۆخی سەدرەکان بخوێنەوە ئەوان دەیانەوێت دەسەڵاتێکی شمولی بەسەر عێراق بسەپێنن و حکوومەتێکی تر جگە لە پەرلەمانی لە عێراق بێن نەکایەوە کە حکوومەتی سەرۆکایەتیە کە ئەمە بۆ هیچ عێراقیەک ئەوڵکرااو نییە تەنیا قسە و باسی لایەنێکی دیاریکراوی نێو عێراق و چەند لایەنێکی بچووک لە دەسەڵاتی ئەگەر بێنەکایەوە هەموو کورسیەکانیان ناگاتەنەوە کورسی ئەمە لە دوجار دەبێتە کێشە بۆ پێکهاتەکانی تر بە تایبەتی سنەکان و کورد ئەو لاینە کوردی کە پێشتر هاوپەیمانی سەدرەکان بۆ ئەوانش لەم دۆخە لە ئێستادا ناڕازین کە سەدرەکان دەیانەوێت بەسەر عێراق بسەپێنن هیچ لایەنێک پێ ناخۆشە دەسەڵاتێکی شمولی لە عێراق بێتەکایەوە تەنیا ئەوانەی کە دەیانەوێت دۆخی عێراق بەرەو هەڵدێر ببان ئەم دۆخەیان پێ خۆشەوە
باشە کێن دەیانەوێت ئەوانەی کە حکوومەتی دەیانەوێت عراقی بشکل دۆخی عێراق بەرەو هەڵدێر ببن تەنها لایەنی لە ڕاستیدا سەدرریەکانن نا هەندێک گەرە شێوەنی تر هەیە کە لە ئێستادا لە دەسەڵاتی عراقی نین و لە دەرەوەی سنوورەکانن بە باش تایبەتی لە وڵاتانی عەرەبین ئەوانەی کە پێشتر بەهۆی کێشە سیاسیەکانەوە تەنانەت ئەوانەی کە ئێستا بە شوێک لە شێوەکان نەیاری حکوومەتی عراقین و دۆخەکەیان پێ ناخۆشە ئەیانەوێت حکوومەتی عراقی بەرە هەڵدێر ببەن و یان کۆدەتا لەسەر حکوومەت و دەسەڵاتی ئێستا و ئایندەی عراق بکەن. باشە کەواتە ئەو دەستێوەردانانەی کە لەلایەن وڵاتانی دراوسێ و با بڵین هەندێک لە وڵاتانی جیانونەتەوە یەکگرتوەکان و لێراغدا بوونیان هەیە دەکرێت بڵین بارودۆخەکە بەرە و بارودۆخێکی ناهەموارتر دەبات یاخود کاریگەری ئێرێنی لەسەر چارەسەرکردنی کێشەکان بەجێ دەیاڵێت. ئەگەر ئێمە خوێندنەوەی بابەتیانە بۆ ئەم دۆخە بکەین سەدر بەشێکە لە ئەمنی قۆمی شیعی باشە شیعەکان بەگشتی نایەنەوەی حکوومەتی عراقی کە ئێستا هاتۆتە کایەوە 19 ساڵە تەمەنیەتی بەرە هەڵدێر بڕوات و لەناو بچێت داجار سەدر ناچارە بێت گوێ لە خواستی تەواوی شیعەکانی جیهان کە ئەوان خۆیان ئێستا خاوەنددارێتی ئەم حکوومەتەی عێراق دەکەن و ببێتە بەشێک لەو ئەمنی قومی گەورەی شیعی بۆیە سەدر ناچارە بێت گوێ لە مەرجعیەتی نەجەف و تەنانەت مەرجعیەتی قۆم بگرێت بۆیە ئەم دۆخە زۆر پێ ناچێت و سەدر ناچارە بێت گوێ لە شیعەکانی تر بگرێت و لەگەڵ ئەوانە پێک بێت و حکوومەتی عراقی دروست بکات. باشە کاک ئەباس دیارە دادگای باڵای فیدراڵی عێراق باسی لەوە کردووە کە دەستوریە جارێکی دیکە ئەگەر پەرلەمانتارانی سەدر داوایەک پێشکەش بە پەرلەمانی عێراق بکەنەوە و جارێکی دیکە دەتوانن بێنەوە ناو پەرلەمان و لەسەر کاری خۆیان بەردەوام بن. ئەم داوای یاخود با بڵین ئەم هەڵوێستەی دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر ئەوەی کە جارێکی دیکە پەرلەمانتارانی سەدری دەتوانن لە پەرلەمانی عێراق لە کارکردنی خۆیان بەردەوام بن. خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەوەی کە ئایا سەدرریەکان هێور دەکاتەوە سەدرریەکان جارێکی دیکە بیر لەوە دەکەنەوە لە دوای ئەم بڕیارە لە پەرلەمانی عێراق بەشدار بن؟ خۆی ئەمە ڕێگای بۆ سەدرەکان وەکو زێر دەکاتەوە بۆی بیر لەوە بکەنەوە بێنەوە ناو حکوومەت و لەناو پەرلەمان ئەگەر بەشێک بن لە حکوومەت یان ئەگەر ببنە معارزیش لەناو پەرلەمان بن ئەمەش دۆخەکە هەوێر دەکاتەوە هەرچەند نادەستوریە هەرچەند لە ڕووی یاساییەوە ئەم کارە بەڵێ بەڵێ ئازیزان دیارە گەرمیوانەکەمان ئامادە بوو ئێستا کێشەی گەاندنی هەمدەنگ کەم وێنەکەی هەیە کە ئامادە بوو جارێک هاوکاران کێشەکان چارەسەر کرد دەگەڕێینەوە لای لە بەرۆی پرسیاری تایبەت بە بارودۆخی عێراقی لێ بکەین. لێستادا ئەگەر جارێکی دیکای گوێبیستی دەنگی ئێمە بیت کاک ئەباس پرسیارەکەمان ئەوە بوو کە باسمان لەوە کرد گەڕانەوەی پەرلەمانتارانی سەدر بۆ ناو پەرلەمانی عێراق بارودۆخەکە هێورتر دەکاتەوە لە وەڵامدا بەڕێستانتان ڕەنگە ئەمە نادەستوری بێت بەڵام لە ڕووی یاسایی یاخود با بڵین دادگای فیدراڵی عێراق باسی لەوە کردووە لە کاتێکدا ڕێگە بە گەڕانەوەی پەرلەمانتارانی سەدر دەدرێت چونکە کاتێ دەستیان لە کار کێشاوەتەوە لە پەرلەمانی عێراقدا دەنگی لەسەر نەدراوە و بە کۆی دەنگ ڕازی نەبوون کە ئەم پەرلەمانتارانە دەست لە کار بکێشنەوە بۆیە لە ڕووی یاساییەوە یاخود لە ڕووی دەستوریەوە یاساییە جارێکی دیکە بگەڕێنەوە پەرلەمانی عێراق. من ئەوە بینم کە ئەمە بۆ ئەوەی ئەم بڕیارە دراوە بڕیارێکی سیاسیەوە بڕیارێکی یاسایی نییە بەڵام هەرچەند بێ پێم باشە ئەم لاینی سەدری بێتەوە ناو پەرلەمانی عراقی بەڵام بە شێوازێکی تر ئەوان پێش ئەم دۆخە زۆر مەکۆڕ بوون لەسەرەوەی کە لاینی شیعی بە تایبەتی لاینێکی دیاریکراوە حکوومەتی قانون دەوڵەتی قانون ئەوان لە حکوومەت بەشداری نەکەن و بە تایبەتی ئەوان هێڵی سووریان هەبوو لەسەر مالکی ئەو لە ناو حکوومەتی ئایندە بەشدار نەبێت ئەمەش نابێت
لە کاتێکدا ئێستا ئەوان لە دەرەوەی پەرلەمانن و بە شوەیەکی فەرمی دەستکێشانەوەیان کردووە دووبارە بێنەوە ناو پەرلەمان و دووبارە دۆخەکەیان بە هەمان شێوەی ڕابردوو بە مەکۆڕی و بە هینادی بەڕێوە ببەن دەبێت هەموو لایەنەکان تێبگەن دۆخی عێراق پێویستی بە لێکتەگەشتن و نزیک بوونەوە و دانوستاندنی جددی بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی دەکات هەرچەند لە خواستەکانی خۆیان بدات یا کەمتر لە خواستەکانی خۆیان لەناو حکوومەتی ئایندە بگەنە ئەو داخوازیانەی کە پێشتر بۆ لایەنگرانی خۆیان دابوو لە کاتی هەڵبژاردنەکان. باشە کاک ئەباس ئەو کۆبوونەوە و دانوستان و ڕێکەوتنە ئومێدبەخشە بۆ چارەسەرکردنی ئەو ئاڵۆزی کە لە ڕووی سیاسیەوە لە عێراقدا هەیە؟ بەتاکید تا چەند لایەنەکان گفتوگۆ بکەن و لێک تێگەشتنیان هەبێت و لێک تێگەشتن دەبێتە مایە ئەوەی کە هەر لایەنێک لەسەر خواستەکانی خۆی ئەوانەی کە نزیک ببێتەوە ئەوانش کە زۆر دوورن لە یەکتریەوە کەمێک لە خواستەکانی خۆیان کەم بکەنەوە کە بەجددی ئێستا عێراق پێویستی بەوە کات کە خواستەکان کەم بکرێتەوە خواستە پێشەوانەکان یا خواستە دوورەکان دەبێت خواستە نزیکەکان لە یەکتری تێبگەن و دۆخی عێراق پێویستی بەچی ئەکات بە حکوومەتێک زیاتر هەژاری کەم بکاتەوە لە ڕووی ئەمن و ئێستقرار بۆ خەڵکی دابر بکات تر پێویستی بە هەندی خواست و هەندی داخوازی گرانی یەکتری ناکاتی تر خەڵکەکە کاک ئەباس بە بڕوای تۆ داواکاری هاوڵاتیانی عێراق داواکاریەک بوو بۆ باشترکردنی بارودۆخ و ژیانی گوزەران ئی هاوڵاتیانی عێراق یاخود پەیامێکی سیاسی لە پشت بوو و دەسەڵاتێکی سیاسی خۆپیشاندەرانی تەوجیه کرد بۆ ئەوەی کە خۆپیشاندان بکەن. خەڵکی عێراق خواستی جددی تەنیا لە چەند خاڵێکە بارودۆخی ژیانیان ئێستا گرانی سەری هەڵداوەتەوە دۆلار گران بۆتەوە ئەمە خواستی خەڵکەکەیە بەڵام ئەم خواستەی کە ئێستا لەناو پەرلەمان هەیە و پەرلەمانیان داگیر کرد و دواتر ئێستا چۆڵیان کردووە پەیامێکی سیاسی لایەنێکی دیاری کراوە دەیەوێت بێتەوە ناو پەرلەمانی عێراق و لەناو پەرلەمانی عێراق کارەکانی خۆی ئیدامە بدات یان بە شێوەی ئۆپۆزیسیۆن یا بەشدار لەناو حکوومەت دیارە سەدرەکان لەناو ئەم دۆخەنەوە دەستیان هەیە لە جۆڵانەوەی شەقام و شەقامەکەش بە قسەی ئەوانەکە. بەڵێ کاک ئەباس دیارە هەژمونی سیاسی وڵاتانی دراوسێ ئێران واروەها نەتەوەیەگرتوەکان لە عێراقدا کاریگەری لەسەر بارودۆخی سیاسی عێراق بەجێ دەهێڵێت هەر وەک لە خۆپیشاندانەکانیشدا لە سەرەتادا ئیسماعیل خانی لە سەردانی عێراقی کرد بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە کاریگەری وڵاتانی دراوسێ و هەژمونی سیاسی وڵاتانی دراوسێ و نەتەوەیەگرتوەکان چ کاریگەریەک لەسەر هێورکردنەوەی بارودۆخی سیاسی عێراق و ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان جێدەهێڵێت وەک پێشتر باسم کرد ئەمنی قەومی شیعی تەنیا لەناو عێراق نین ئەمنی قەومی شیعی زۆر بەربڵاو و گەورەیە بە تایبەتی ئێران دەستی فراوانی هەیە لە ئەمنی قەومی شیعی بۆیە ئەوان پێیان ناخۆشە ئەم دۆخە فراوانتر بێت دۆخی عێراق بەرەوە ئاڵۆزتر بڕوە ئەوان لە ساتە یەکمەکانی ئەم دۆخەوە لەناو عێراقن دەیانەوێ حکوومەتی عێراقی هەرچ زۆر پێک بێت و دەسەڵاتێکی سیاسی بۆ ماوەیەکی 4 ساڵ لەناو عێراق بێتەکایەوە نەتەوەی گرتوەکان هەر وەکو دەبینین لە دۆخی ئێستا عێراق چەند بەیاننامەیەک بڵاو کردێتەوە بۆ ئەوەی لایەنەکان لەسەر خواستەکانیان هەندێک لە خواستە زۆر دوورەکانی خۆیان کەم بکەنەوە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی پێگوێت ئەمەش تەنیا چەند وڵاتێکی دراوسێ هەیە بە تایبەتی هەندی لە وڵاتە عەرەبیەکان و تورکیا دەستی هەیە لە ئاڵۆزکردنی دۆخی عێراق چونکە ئەوان پێیان خۆش نییە حکوومەتی عێراقی بەم زوانە پێک بێت یان هیچ نەبێت کۆدەتا لەسەر ئەم حکوومەتەی بکرێت. باشە کاگە باس دیارە نووسنگەی موقتەدا سەدر جارێکی دیکە هەموو جۆرە گفتوگۆیەکی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ڕەت کردەوە لەگەڵ شیعەکان ڕەت کردوانێ بە بڕوای تۆ ئەمە ڕەتکردنەوەی ئەم گفتوگۆیانە
پامێکی سیاسی یاخود بەڕاستی بەکردار گفتوگۆکان ڕەت دەکاتەوە؟ سەدر هەمیشە لەو بەیاننامانە بڵاو دەکاتەوە دواتر شتی تر دەکات. سەدر بە بەردەوامی لەسەر قسەکانی خۆی قسەی تر دەکات. ئەمەش معناوە نییە کە دەرگای بەسەر شیعەکان داخستووە نایەوێت لەگەڵەوانە پێک بێت. تەنیا ئەو هێڵی سووری هەیە لەسەر مالکی هەندێک لە کەسایەتەکانی لەناو دەوڵەتی یاسا و هەندێک لە ئەندامانی تەیارەکانی تر و بە تایبەتی لەسەر مالکی هێڵی سووری هەیە. ئەمانە ئەگەر لایەنی شیعەی دەیەوێت حکوومەتی عراقی بە زووترین کات پێک بێت دەبێت لەگەڵ سەدر خۆی بگۆنجێنێت، چونکە سەدر خاوەنی شەقامێکی جوش و خڕوشەوە و دەتوانێت بە زووترین کات بێنە ناو شەقام و دەتوانێت شەقامەکەش تۆڵ بکات. ئەمەش دوجار دەبێت مالکی خۆی لەگەڵ ئەم دۆخە ڕابێرێت و خۆی دوور بخاتەوە. کاتیەوە هاتووە مالکی خۆی دوور بخاتەوە. باشە کاک عەباس، دوایین پرسیارم ئەوە دەبێت ڕۆڵی لایەنە کوردیەکان و ڕۆڵی دەسەڵاتی کوردی لە هێورکردنەوەی بارودۆخی عێراقدا تا چەندە ڕۆڵێکی کردداری و بە تایبەتتر با بڵێن یەکێتی نیشتمانی کوردستان لەمڕۆ هەنگاوی کردداری ناوە. ئەم هەنگاوانە تا چەندە کاریگەری لەسەر هێورکردنەوەی بارودۆخ و پێگەنانی حکوومەتی نوێی عێراق دەبێت؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لە 90 ساڵی ڕابردوو هەمیشە ڕۆڵی هەبووە لە نزیکردنەوەی لایەنە شیعەکان و لایەنە سونیەکانی دەسەڵاتی عراقی و لە ماوەی ڕابردووش سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پاڤڵ ئەم ڕاچاڵاکیان بە بەردەوامی پێداوە بە بەردەوامی سەردانی لایەنەکانی کردووە بۆ ئەوەی دۆخی عراق بەم شێوە دروست نەبێت و دوێنێ شەوش بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە بەیاننامەیەکی زۆر ئەرینی و باش بووە کە دەست پێشخەری کردووە کە ماڵی مام جەلال لە بەغا و هەروەها دەباشان بکەنە ماڵی ئاشتەوایی لێرەوە بێن گفتوگوی خۆدان بکەن و لێرەوە بێن خۆتان پێکوێنن بۆ ئەوەی حکوومەتی عراقی بە زۆرترین کات دروست بکەن. ئەمەش دەست پێشخەریەکی زۆر باشە، چونکە زۆربەی لایەنەکان لە ماڵی یەکێتی کۆ بنەوە، بەڵام لە ماڵەکانی تر چونکە ماڵی یەکێتی میراتی مام جەلالە، مام جەلال ئەو کەسایەتیە بوو کە دەیتوانی هەموو لایەنەکان پێکەوە لە ماڵێکا لەسەر خوانێکا کۆ بکاتەوە، هەمویان بەڕازی و بە دڵخۆشی لەناو ئەو ماڵە گفتوگۆ بکەن و دواتر بەجێ بڵێن. بۆیە ئەم بەیاننامە کاریگەری خۆی ئەبێت و پێدەچێت بە زووترین کات لە ناو ماڵی مام جەلال ئەو لایەنانە کۆ ببنەوە دوجار حکوومەتی عراقی پێکوێنی. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان عەباس مەحموود کە بەڕێزیان وەک ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی لەسەر بارودۆخی سیاسی ئێستای عێراق ڕوونکردنەوەیدا. سپاس بۆ ئامادەبوونت.